بەڵێ بەردام دەبین دەچینە لای چاوەریە کەمی بەرنامەکەمان باس لەوە دەکەین کە خۆشبەختانە دەبینین کە ماوەیەکە گانی پرۆژە خزمەت گوزاریەکان بۆ زۆربەی گەڕەک و ناوچەکانی تری ڕانیە کەوتوتە ئامادە باشی و دەستی ئاوەدانی بە زۆرێک لە ناوچەکانی ڕانی و هەروەها دەوروبەری گەشتو. ئێمە ئەمڕۆ لە تەوەری ئەمڕۆماندا باز لەوە دەکەین بزانین بەگشتی ئەو پرۆژە خزمەت گوزاریانە چین کە لە ڕانیە دەکرێت و ئایا کاتێک تەرخان کراوە بۆی کە ئەم پرۆژە خزمەت گوزاریانە تاوا بکرێت بزانین لە چ لایەنێک کوێ زیاتر پرۆژە خزمەت گوزاریەکان ئایاکردنەوەی قوتابخانەیە یاخود بنکەی تەندروستیە. ئێمە ئەم قسە و باسانەمان لەگەڵ میوانەکەمان حسێن مەحموود قایمقامی قەزای ڕانی کە ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە. کاک حسێن سڵاو لە بێبیانیت باش دەمێ پرسیاری ئەوە لێ بکەم بەگشتی باسێک مالەوە بۆ بکە بزانین ئەو پرۆژە خزمەت گوزاریانی کە لە ئێستادا دەستی پێکراوە هەروەها گەشتووە دەستی ئاوەدانی بە ئەو ناوچانەی دیکەی ڕانیە و دەوروبەری ئەو پرۆژە خزمەت گوزاریانە بەگشتی چین؟ زۆر سوپاس بەیانیتان باش دیارە سەبارەت بە کار و پرۆژە خزمەت گوزاریەکان لە سنووری قەزای ڕانیەدا خۆشبەختانە وەکو جەنابەت ئاماژت پێدا سەرەڕای قەیرانی دارایی کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری گرنگ لە کۆی سێکتەرەکان ئاوە ڕێگاوبانە کۆنکریتکردنی کۆڵانەکانە ڕووناکردنەوەیە دروستکردنی خوێندنگایە بەردەوامە هەڵبەتا ئەوەش بە پشتگیری و پشتیوانی جەنابی کاقوبات بۆ ئیدارەی ناوچەکە و بە تەنسیق و هەماهەنگی تەواوی ئیدارەی ناوچەکە و بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و تەواوی یەکە ئیداریەکانی ناوچەکە لە سنووری قەزای ڕانیە و ناحیەکانی کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری گرنگ بەردەوامن و ئەو پرۆژە خزمەتگوزارانە لە ڕاستیدا دابەش بوون بەسەر چەند بودجەیەکدا. ئێمە سێ جۆر بودجەمان هەیە لە سنووری بۆ ئیدارەی ڕاپەڕین بودجەیەک تایبەتە بە بودجەی پەرەپێدانی هەرێمەکانە کە ئەو بودجەیە لە ساڵانە بەپێی کەسافەی سوکانی ژمارەی دانیشتوان دابەش دەکرێت بەسەر ئیدارەی ناوچەکە و تەواوی یەکە ئیداریەکاندا و یەکە ئیداریەکانی لەگەڵ فەرماگە پەیوەنددارەکانی سنوورەکە کۆبوونەوەی خوان دەکەن و دواتر بەپێی زەرورەت دابەش دەکرێت بەسەر کۆی سێکتەرەکاندا و هەروەها ئێمە بودجەیەکیشمان هەیە بودجەی وەبەرهێنانە ئەو بودجەیە لەلایەن وەزارەتەکانەوە جێبەجێ دەکرێت و بودجەیەکیشمان هەیە ئێمە بودجەی بەخشینە لەلایەن ڕێکخراوەکان و خەڵکی خێرخوازەوە جێبەجێ دەکرێت و زائیدەن بودجەیەکی ترمان هەیە کە لە ئەنجامی جێبەجێکردنی پرۆژە ئیستثماریەکان مستەسمیرەکان کاری بەخشین دەکەن بۆ ئەوەی پرۆژەی خزمەتگوزاری ناوچەکەدا ئەنجام بدەن. باش کاک حسێن دووبارە سڵاوت لێبێت. من و جەنابەت لە 5 بەیەکەوە بەرنمەیەکمان کرد لە ڕانیە لە یادی ڕاپەڕین باست لەوە کرد لەو کاتە ئەم پرسیارەم لێ کردی وتم چیتان کردووە خۆ چی ئەەکەن وتت ئەم ساڵ کۆمەڵک پرۆژە هەیە کە تەواو ئەبێ لە 5 با باس بکەین بنمونە چه پرۆژەیەک تەواو بۆ لەو پرۆژە خزمەتگوزاریانە؟ وڵا ئێمە لە کۆی سێکتەرەکاندا پرۆژەی کۆنکریتکردن و قیرتاوکردنی بەشێکی کۆڵانەکان و ناوچەی پیشەسازیمان هەبووە بەشێکی کۆڵانەکانمان هەبووە ئەم پرۆژانە جێبەجێ کراوە پرۆژەی ئێستا پرۆژەی دووسایدی ڕێگای سەرکەبکان ڕانیە بۆ سەرکەبکان بە ئینارە و سەوزکردن و بە ئێستاوە لە ئیشێکی باشی لەسەر و لە جێبەجێکردندایە پرۆژەی ڕووناکردنەوەی شەقامەکانی بەشێکی ڕانیە لە جێبەجێکردندایە و ئێمە چاوەڕوانی هاتنی جەنابی کاقوبات بووین بەهۆی مەشغەڵەت و سەرقاڵیەوە دەنا پرۆژەی دانانی کۆمەڵێک گرفتی ڕێگاوبانەکان هەبوون لە دەوروبەری ڕانیە و لە ناو ڕانیێشەوە لە ناو سنتەری ڕانیێشە بودجەیەکیشتان بۆ تەرخان کراوە کە بڕی 12 میلیارد دینارە. ئەم مەبلەغا کیفایەتە بۆ تاوکردنی ئەم پرۆژانە یعنی کاک حسێن جەنابەت لە هەمومان باشتر شارەزای ئەو ناوچەیەت کە بەردەوام لە فراوانبووندا و ناوچەیەکی کراوەیە کە بەردەوام لە گەورەبوونایە و بەردەوام خەڵکی زیاتر دیێتە ئەو ناوچەیە ڕوو لەو ناوچەیەکە ئەم مەبلەغا کیفایەتە بۆ ئەو خزمەتگوزاریە زۆرانی کە جەنابەت دەسە باسی کرد؟ نەخێر بە دڵنیاییەوە کفایەت نییە بەڵام ئێمە تەقدیری دۆخی دارایی حکوومەت یاریمی کوردستان دەکەین بە دڵنیای لەوەی کە ئەگەر دۆخە دارایەکە چاک بێ پرۆژەی خزمەتگوزاری زیاتریش چ لەسەر ئاستی قەزاکە و چ لەسەر ئاسی ناحیەکان و گوندەکانیش جێبەجێ دەکرێت بەڵام ئەوەی ئێستا سەرڕای قەیرانی دارایی ئەنی جێگەی دڵخۆشیە و وڵاتیان وەک دڵ دڵخۆشن بەوەی سەرڕای و قەیرانی دارایی
ئەو پرۆژە خزمەتگوزاریان لەناو مەرکەزی قەزای ڕانیە و ناحیەکانیدا جێبەجێ دەکرێن. باشە ئەو بودجەی 12 میلیارد تەنها لەناو مەرکەزی قەزای ڕانیە. باشە کە حسەن لە ڕابردووشدا ئەم قەیرانەداریانە بەردەوام بووە. بۆچی لە ڕابردوودا ئەم پرۆژە خزمەتگوزاریانە پێشکەش بە شاری ڕانی نێکراوە بۆچی لە ئێستادا دەکرێت هاوکاریەکان چین کە پێشکەش دەکرێت بۆ ئەوی ئەم پرۆژە خزمەتگوزاریانیان پێ ئەنجام بدرێت؟ لە ڕاستیدا پرۆژەی خزمەتگوزاری بە بەردەوامی هەبووە، بەڵام ئێستا دوای ئەوەی ئێمە لەگەڵ خودی جەنابی کاقوبات و نووسینگەی جەنابی کاقوبات کۆبوونەوەیەک کراوە بۆ ئەوەی کارە ئاسانی بۆ مستەسمیر و وەبەرهێنان بکرێت لە سنوورەکەدا. ئەمە بۆ خۆی دەرگا و دەواازەیەکی کردوێتەوە بۆ ئەوەی جوڵەیەکی ئاوەدانی ڕوو لە سنوورەکە بکات، چونکە بەشێکی زۆری ئەو پرۆژانەی کە ئێستا جێبەجێ دەکرێن ئەو پرۆژانن کە لەلایەن مستەسمیر و وەبەرهێنەکانەوە کاری بەخشین دەکرێت لە مەقابل ئەو مڵکانەی کە پێیان دەدرێ و ئێمەش لەلایەن بۆردێکمان هەیە کە بۆردی وەبەرهێنانی ڕاپەڕینە لە بۆردی وەبەرهێنانی ڕاپەڕین کە نووسینگەی جەنابی کاقوبات مامۆستاعەتا سەرپەرشتی دەکات. ئێمە هەموو کار ئاسانیەک بۆ مستەسمیر دەکەین بۆ ئەوەی بێ پرۆژەی ئیسtisماری لە سنوورەکە بکات. ئەو یەکێک لە ئەو هەنگاوانەیە کە بەڕاستەی زیاتر پرۆژەی خزمەتگوزاری لەناو مەرکەزی قەزای ڕانی و ناحیەکانی. باشە بەڵێ کاک حسێن با تۆزێکیش باسی کێشەی ئاو بکەین. لە ماوەی ڕابردووە لە چەند گەڕێکێک و چەند ناوچەیەکی ڕانیە ئەو بە تەنکە دابەشەکرا. باز لەوە کرێت کە گرفتی کەم ئاوی هەیە. چیتان کردووە بۆ چارەسەری ئەمەوە لە وەکو ناوچەکانی تر بەنیازن ئێوەش ئاو وەکو کۆبۆن دابەش بکەن بەسەر هاوڵاتیانەکە لە مانگەکە ئەو نەبڕە لیتری هەبێت بۆ ئەوەی ئەم بارودۆخە یاخود ئەم وەزعە تۆزێک بەرەو زستان وانە بڕێنەوە بارانبارینی شەڵا بارێت پرۆژەکانی ئاو لە سنووری ڕانیە زیاتر ببێت؟ بەڵێ لە ڕاستیدا دۆخی وشکە ساڵی لە تەواوی هەرێمی کوردستان وەک دەڵێ لێکەوتەکانی دەرکەوتو و سنووری قەزای ڕانیە و ئیدارە ڕاپەڕینیش بەدەر نییە. بەڵام خۆشبەختانە تا ئێستا ئێمە نەگەیشتوینەوەی بەڵام ئەوەی کە جەنابیشتان باسان کرد ناو مەرکەزی قەزای ڕانیە بەردەوام لە فراوانبووندایە هەوو گەڕەکانی کە تازەش دەبن ینی پێویستیان بە گەیاندنی پرۆژەی خزمەتگوزاری هەیە لەوانە ئاوی خواردنەوە. بەڵام تا ئێستاکانە ئێمە بە حکمی ئەوەی کە سەرچاوی ئاوی قولە لە ساڵ 60 تەمویلی ئاوی ڕانی کردووە ئەمە بۆمە گرفتێکی گەورە بووە کەمی کردووە کە سەرچاوێکی ئاوی سروشتیە. بۆیە ئومێد دەکەین ئێمە بە تەنسیق و هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئاوی ڕاپەڕین ئەو گرفتەش لەگەڵ کۆمەڵێک بیری تیوازیمان هەیە ڕەبتی خەریکی ئێستا معالەجەکردن و ڕەبتکردنی ئەو بیرانن بۆ ئەوەی ئەو زەختە لەسەر سەرچاوی ئاوی قولەکەم ببێتوانێ بۆ ئەوەی گرفتی ئاوی خواردنەوە بۆ هاوڵاتیان دروست نەبێت. ئێمە پرۆژەیەکیشمان هەیە پرۆژەی ئاوی دەربەندی ڕانیە لە هەفتەی ڕابردوودا لە نووسینگەی جەنابی کاقوبات قسە لەسەر ئەوە کرا کە ئەم پرۆژەیە بەڕاستی دەبێ هەوڵێکی جددی هەبێ بۆ بەڕستنەوەی چونکە ئەو پرۆژەیە دەتوانێت تەمویلی ئەنی بۆ دەتوانین بڵین بۆ 50 ساڵیکە کێشە و گیرگرفتی ئاو لە سنوورەکەدا بۆ هەرێکە لە ناو مەرکەزی قەزای ڕانیە و بۆ ناحیەکانی چواقوڕنە و حاجیاواش چونکە هەموو ئیجرا تقریبا دەتوانین بڵین لە ساڵ 85 کارەکانی تەواو بووە. ئومێد دەکەین ئەو پرۆژەیەش تەمیل بکرێتەوانێ بەوەش دەتوانین بڵین گرفتێکی گەورەی ئاو لە سنووری قەزای ڕانیە و ناحیەکانی چارەسەر دەکات. باشە کە حسێن دەمێ پرسیاریەوە لێ بکەم ئایا ئێوە تەنها پرۆژە تازەکانی کە لە پلانتانە دەیکەن بە پرۆژەیە خود ئەو پرۆژانەی کە لە نیوەیدا جێهێڵراوە بەهۆی قەیرانی داراییەوە تەواو نەکراوە ئەم پرۆژانە بە هەمان شێوەجارێکی دیکە نۆژەن دەکرێت و کاری تێتا دەکرێتەوە و بە دیاریکراوی دەمێ پرسیاریەوە بکەم خەسخانەی 291 قەرەوێڵەی لە ڕانیە تا ئێستا تەواو کراوە یاخود نا؟ بەڵێ نەخێر ناوەڵات تا ئێستاکانە تەواو نەکراوە. ئەو یەکێکە لە پرۆژە گرنگ و استراتیژیەکان کە دەتوانین بڵین ئەنی بەڕاستی بۆ دەتوانێت خزمەتێکی گەورە بە کەرتی تەندروستی گشتی بکات لە سنوورەکەدا و ئەم لەو سەردانەی کە نەخۆشخانەی تەواری لە ڕانیە لەسەر بودجەی ناوچە زیان لێکەوتوان کرایەوە و لە زمانی ئەوەدا لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی قسە لەسەر ئەوە کرا کاتی خۆی تەنفیزی ئەو پرۆژەیە لەبەرەوەی وەزارەتی ئاوادانکردنەوە کردوێتی گرفت و ئیشکالاتێک دروست بووە. بەڵام خۆشبەختانە ئەم گرفتەش معالەجە کراوە. ئێستا پرۆژەکە تەسلیمی وەزارەتی تەندروستی کراوەتەوە و هەوڵێکیش هەیە لە ئەنجومەنی وەزیران و بەڕێزان جێگیری سەرۆکی حکوومەت و سەرۆکی حکوومەت
کاری جدی بکرێت بۆ ئەوەی ئەم پرۆژێش دەست پێ بکرێتەوە. کاکسن ڕانیە وەکو ئەتوانین بڵێن وەکو پایتەخت یاخود مرکزی ئیداری ڕاپەڕین حسابەکرێت و قەرەباڵغترین و فراوانترین شوێنیشە لە ئیدارەی ڕاپەڕینە. لە ماوەیەک لەمەوە پێش وەزیری ئاوەدانکردنەوە سەردانی ئەو ناوچەیی کرد و سەردانی ئیداری ڕاپەڕین و ینی بزات لای ڕانی کرد باسی لەوە کرد کە پرۆژەی ڕێگاوبانەکان بۆیە تەرکیز لە پرۆژەی ڕێگاوبانەکانەکەم لەبەرەوەی ماوەیەکی زۆر هاوڵاتیانی ڕانیە بەدەست نەبوونی جادەی باش و ئەو جادە وێرانانەوە ئەیان ناڵان بەڕاستی ئەمەی کە وەزیر هات ئەم بەڵێنانەی کەیای هیچی جێبەجێ کرا یا دیسانەوە نووسنگەی کاقوبات سەرپەرشتی ئەم شتانە ئاکاتوان پرۆژانە ئاکات. نەخێر ئەو بودجەی ئێمە بەوەی کە لە بیداتە ئاماژەم پێکرد بودجەی وەبەرهێنان ئەوە خۆیان وەزارەتەکان ڕاستەخۆ خۆیان سەرپەرشتی دەکەن ئەمە ئەوەی کە گرفتێکی هەمانە بەڕاستی پرۆژەی دووسایدی دوکان ڕانیە وەلەو لە ڕووی ئیداریەوە لە سنووری لە ڕووی ئیداریەوە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین سنووری ئیدارەی ڕاپەڕین تا هیزۆپە بەڵکو دەکەوێتە سنووری قەزای دوکانەوە بەڵام گرفت و کێشەکە بۆ هاوڵاتیانی سنووری ئیدارەی ڕاپەڕین و هەردوو مەرکەزی قەزای ڕانی و پشت دەرە بەڵام خۆشبەختانە ئەم پرۆژێژ جارێکی کە ئیشی جدی لەسەر کراوەتەوە و کۆمپانیایکی تازە سەرپەرشتی جێبەجێکردنی پرۆژەکە دەکات و ئەمە لەو کۆبوونەوەی هەفتەی ڕابردوو لە نووسنگی جەنابی کاقوبات تاکیدەوە کرایەوە کە ئەوە دەبێت یەکێک لە ئەولویەتی جێبەجێکردنی پرۆ کە ئەوە بەڕاستی داخوازی و داواکاری بەردەوامی ئیدارەی ناوچەکەیە. بەڵێ کاک حسێن باسێکمان لەوە بۆ بکە ینی بەڕاستی با ئەمە وەکو گلەیەک بیکەن لەبەرەوەی من زانم کە جەنابەت چەند دڵسۆزی لەو ناوچەیەوە چۆن بە خەمخۆرانە و بە دڵسۆزانە کارەکەی بابەتێکەیە کاک حسێن گەنجێکی زۆر لە ئیداری ڕاپەڕین هەر بە کوردەکەی خۆمانەڵە سەری خۆی هەڵەگرێت و ئەڕوا ڕێگای مەرگە هەڵەبژێر یعنی بەڕاستی چیتان کردو چه پرۆژەیەکتان بۆ گەنجە یعنی خودی نووسنگەی بەڕێز قوبات تاڵەبانی یەکێکە لەو نووسنگانەی کە چەند ئەندامێکیشی هەر خەڵکی ڕانیەن و خەڵکی ئەو منتقێن و ئیداری ڕاپەڕینن یعنی چیتان بۆ گەنجان کردووە کاک حسێن با تۆزێک لەو بابەتی ئەو پرۆژانە بینە دەرەوە ئەم خزمەت گوزاریانە ڕاستە هەمووی گرنگە هەمووی جێی دەستخۆشیە هەمووی هاوڵاتی پێویستی پێێتی بەڵام بابەتێکەیە کە داینەمۆی گەنجە چیتان بۆ کردوون؟ لە ڕاستیدا ئەوەی کە بەشێکی لە میدیا و لە سوشال میدیا لەسەر مەوزوعی کۆچ دەگوترێ من پێم وایە لە حەجمی خۆی گەورەتر کراوە ئێمە ناڵێن کۆچ نییە کۆچ بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستاندایەوە بەڵام لەوانەیە بە دیاریکراوی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر جیاواز بێ ڕاستە لەوان لە سنوورەکەی ئێمە نسبەتەکە زیاتر بێ بەڵام لە ڕاستیدا خۆتان دەزانن لە 2014ەوە دوای ئەوەی کە قەیرانی دارایی دروست دەبێ ینی بەدەیان بە سەدان دەرچووی زانکۆپی مانگاکان تەند چاوەڕێی ئەوەن کە تاین ببن چ لە کەرتی گشتی چ لە کەرتی تایبەتی بە بەهۆی بوون قەیرانی داراییەوە نەتواندراەوە بکرێت یاخود ئێمە لە ڕابردوودا بە حکمی ئەوەی دۆخی دارایی حکوومەتی هەرێم باش بوو دامی پرۆژەی بچووک دەکرا ئەنی دامی پرۆژەی بچووک دەکرات بۆ خەڵکێکە بۆ پسپۆر بوو لە بواری کشتتوکاڵیدا حوزی ماسی هەبووە دامی پرۆژه حوزی ماسی کراوە دەواجین کراوە هەموو ئەوانەی کە پەیوەندیدارن بە کەرتی کشتتوکاڵیەوە بەڵام ئێستا بەهۆی دۆخی دارایەوە لە ڕاستیدا ئەمە گرفت بۆ دروست بووە و ئەمەژی چێکە لە ئەسبابەکانی بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشیە ئەو پرۆژە ئیسیستماریانی کە ئێستا دەکرێن جۆرێک لە جوڵە و حرەکەیەکی ئاوەدانی ئەوەش تەسیری کردوتە سەر ئەوەی کە ئێمە لە کۆمەڵێک سێکتەر پرۆژە جێبەجێ دەکرێن لە بواری کشتتوکاڵیدا کە ئەو پرۆژانە دەتوانێت ئەو خەڵکانی کە دەرچووی کشتتوکاڵن بەسەر پرۆژەی شکنەوەی گەنمەشامیمانەیە دا ئەو کەسانێک کە بەپێی پسپۆڕەکان دەتوان لە کەرتی کشتتوکاڵیدا ئەستیفادە لەوە بکەن پرۆژەی دروستکردنی سنتەری دڵمانەیە ئەوانەیە کە لە بواری تەندروستیدا دەرچوو خەریجن بەپێی پسپۆڕەکان دەتوانرێت سوود لەوینەوەی بۆیە ئەو پرۆژەی استثماریانە پرۆژەی بازرگانیمان هەیە پرۆژەی یەکەی دروستکردنی یەکەی نیشتە جێبوومان هەیە ئەوانەی مهندس و بەساحەکان هەر یەکان بەپێی یعنی جۆرێک لە جوڵە بۆ بەڵام لە ڕاستیدا لە ئاستموح و داخوازی خەڵکی ناوچەکەدانە و بەشێکیشی بەڕاستی پەیوەندیدارە بۆ خۆتان دەزانن مستەسمیر دەیەوێت لە شوێنێک ئیستیسمار بکە کە
جۆرێک لە ئیستقراری سیاسی و ئەمنی و کۆمەڵاتی ئەو دۆخە سیاسەت تەسیری بۆ چکە هەندێک پرۆژەی استثماریمان هەیە جەدوای اقتصادیەکەی دوورە ئەگەر مستەسمیر بێ بۆ نمونە پرۆژێکی گەشتیاری ئەگەر بکە وەکو یەکەی نیشتەجێبوون نییە بەیانی بفرۆشێتە ئەو پرۆژەی گەشتیارە لەوانە جەدوای اقتصادیەکەی چەند ساڵێک بێ بۆیە هەموو ئەوانە بەڕاستی هۆکارن بەوەی کە جۆرێک لە هەڵاوسان و گەنج دروست بووە هیچ گومانی تێدا نییە بۆیە ئومێد دەکەین حکوومەت هەرێمی کوردستان بە پلان و بەرنامە کار بۆ بکە کە ئەو گەنجە ئەو هەموو گەنجە نەڕاتە دەرەوە چکە لە ڕاستیدا ڕۆشتنی ئەو هەموو گەنجە لە ئایندەدا پێم وایە کاریگەریشی ڕاستەوخۆی بەسەر فەزای سیاسی و ئایندەی حکومڕانی ئەم وڵاتە دەبێت بۆیە ئومێد دەکەین حکوومەت پلان و بەرنامەی هەبێ بۆ ئەوەی ئەم گرفتە چارەسەر بکات. دەستخۆش کاکسێن بەڕاست حسێن مححمود هەر جارێکە بەرنامەم لەگەڵا کردبێتی ئومێدێکە بەخشیوەتەوە هەم بە ناوچەکەەوە هەم بە دڵی ئەو گەنجانەی کە لەو ناوچیان بۆ هیوایم لە بەرنمەی داهاتووە شتی باشتر باس بکەین وە خزمەتگوزاری زیاتر باس بکەین بە ناوچەکە. سپاس بۆ ئامادەبوونی حسێن مححمود قایم قامی قەزای ڕانیە کە ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵماناوی دووبارە سپاس.